بۆیە خوای پەروەردگار دوایەوەی کە باسی حیاتی دنیای هێنایەوە و باسی ئەم قیامەت و مەسئولیەت و ئەم جۆرە شتانی هێنایەوە یەکسەر دێتە سەر یەک ئایەت یەک باسی ئیبلیسەکات. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس. ئێمە بە فریشتەکانمان وت کڕنوش بۆ ئادەم ببن کڕنوشی ڕێز لێگرتنێکی تایبەتی ئەو نەک سوژدەی عیبادەت کە ئەو خوابێ ئەوە نابێت طبعا و بۆ غەیری ئەم دەقەش ناشێت چەمانەوە بۆ خەڵکی چیتر ڕکوع بردن بۆی بۆ قەبرێک بۆ مەسئولێک بۆ گەورەیەک ئەوانە طبعا هیچی ناشێ ئەو تەعزیمە هەمووی بۆ غەیری خوای پەروەردگار ناشێ ئیلا مەگەر ئاوە بۆ یەکێکی وەکو ئادەم کە بە دەقی ئاەتەکەشیاوە بە ئەمری خوای گەورە ئەژینا بۆ پێغەمبەریش ناشێ عەلەیهی سەڵات وەسەلام ئیتر چۆن بۆ تاغوتێکی تر ئەشێ ئەوە ئیشی تاغوتان و کافران و مەلوڕانن نەمان بینی جەنەڵ تاڵەبانی بۆ قەبەی خۆیەوە کە بەقەدەر 3 زەلامە بوو چۆن چەمایەوە لە بەردەمی عەشیقەکەی سارکۆزی ئێوانە ئیشیان ئەمەیە ئەم عبودیەتیان دائیمە بۆ هەموو کەسێکی تر هەیە خاصەتەن سەرانی کورد